میوانێکمان لەگەڵا بەڕێز یوسف ئەحمەد کوردی ڕاوێژکار و ڕاهێنەری کارژێڕی و پەرەپێدانی تواناکان بەخێر هاتن ماستەریش لە بەخێر هاتی زۆر بەخێر بێت لەوە دەست پێ بکەین ژینگەی پەروەردەکردنی منداڵ یان ئەو ژینگەی کە منداڵ تێیدا پەروەردە دەکرێت کاریگەری هەیە لەسەر جۆری کەسایەتی بەدڵنیایەوە بەنای خۆی بەخشنامێرە بە سەرتا سوپاس بۆ میواندار و سوپاس دەبوو بابەتەکەش بابەتەی گرنگە وەکو خاتون شارت پێکرد لە هەموو بوارەکانی ژیان پێویستمان پێ چونکە ئەمە ڕۆژانە مامەڵە لەگەڵ دەور و بەرمان دەکەین چاگەر لە ماڵەوەی مەسەرەن هاوسەرەکان لەگەڵ یەکتر دایک و باو لەگەڵ منداڵەکان چگەل لە پیشەوە شوێنی کاری تێدا دەکەی بەڕێبەر لەگەڵ کارمەندەکان یان کارمەندەکان لەگەڵ یەکتری لە کۆتا ینی هەر کەس مامەڵ لەگەڵ کەسەکان دەکەن مامەڵکردنی لەگەڵ کەسەکان وەکو مامەڵکردن لەگەڵ شتەکان ئاسان مامەڵای لەگەڵ دەکرێت چونکە هەست و شعوریان نییە هەرچیان لێ بکەی دەنجیان لێوانە بەڵام مرۆڤەکان بە حکومێکی هەست و شعور و باگراوندیان هەیە وەختەگە تو هەر جۆرە قسەیەک یان مامەڵەی لەگەڵ بکەی کاردانەوەی دەبیتن زەبەداخەوە ئەوانەی کە بابڕین مرۆڤەکان بەگشتی و بەرپرسەکان بە تایبەتی لە مامەڵەکردیان لەگەڵ کارمەندەکانی خۆیان و لەگەڵ ستافی خۆیان زۆرجە ئەوە لەبیر دەکەن وا دەزانن مامەڵەکردن لەگەڵ کارمەک و مامەڵەکردن لەگەڵ شت چۆن ئەو بەرداخە لێرە لا دەبا بەداخل نابێ قسە بکە و قسەش ناکە فعلەن وا دەزانێت ئەگە کارمەندەکەش بە هەماشەوە مامەڵەی لەگەڵ بکات و دەبی ئەوش قسە نەکاتن لە کاتێک ئەو قسە دەکات چون هەست و شعوری هەیە جا مەسەلەی ژینگە بەتەئەکید ئەمە چەند سەرچاوێکمان هەیە لە بۆ پێگەیاندنی مرۆڤەکان یەکەم شت دایک و باوکە ئەوەل یەکەم سەرچاوە کەەوە دەکات کەسایەتی مرۆڤ دروست بیتن بە تایبەتی وەکو سوورانی بۆە دەنوزانی تاکید لە سەدەکەنەوە 90 کەسایەتی یان بەهایەکانی مرۆڤ لە 7 ساڵی ئەوەلی تەمەنی دروست دەبیتن لەبەرەوە 7 ساڵی ئەوەلی تەمەنی هەموو مرۆڤەکان زۆر گرنگە کە دایک و باو زۆر خەم بخۆن لەو فترەیە بە جۆرێک مامەڵەکە پەروەردەی بکەن کە بەها و قیەمە بەرز و باڵەکان پیرۆزەکان لەو کاتە لە بۆی دروست بکرێتن یعنی بەداخەوە ئێستا لەوانەیە بەهۆی مۆبایل و شتانە ئەو تەمەنە بە پێچوانە ئەو تەمەنە دایک و باو یەکسەر مۆبایلەکە دەدات دەستی منداڵەکە خۆی لەبیری دەکاتن مۆبایلەکە پەروەردەی منداڵەکە دەکا و ئەو 90 کەسایەتی لە بۆ دروست دەبیتن دواتر کە گەورە دەبی گۆڕینی 90 زۆر زەحمەتە 100 لە بەردەست دەمێنێت ئەوە سەرچاویەکەم دایک و باوکە سەرچاوی دووەم قوتابخانەیە وەختەکە منداڵ لەو 7 ساڵی دوای دەستە قوتابخانە دێت کەسایەتی ئەو قوتابێ تاو دەکات لێرش لەبەرەوە گرینگە جۆرە کۆمیونیکیشن و پەیوەندی لە نێوان دایک و باوک و قوتابخانە هەبیت تاوکو ئاگان لە پەروەردەکردنی منداڵەکە بێت ئەسڵ جوایە قوتابخانە تەواوکەری پەروەردەی ماڵەوە بیتن نەک بە پێچەوان یان دژبەیەک بیتن سەرچاوی تر ڕاگەیاندنە بەڵێ ناو تێکەڵبوونی کۆمەڵگە ئەوزە جیران و خزم و دەوروبەر ئەوانە هەموو کاریگەریان هەستە پەروەردەی کەسایەتی منداڵەکە ئەو ئینسانە دواتر ڕاگەیاندن بە تەئکید کاریگەری زۆری هەیە دوایەوە کە ئەو منداڵە جۆرێک لە پێگەیشتن ڕووداتن لەبەرەوە بەرپرسیارەتی ڕاگەیاندن گرینگە ینی هەموو ڕاگەیاندکارێک هەموو کەناڵێکی ڕاگەیاندن گرینگە بەشێک لە بەرپرسیارەتی تێدابی کە بزانانی بەڵێ ئەوەی بڵاو دەکەینەوە چەندە لە خزمەتی ئەو مرۆڤەیە لە بەهێزکردنی کەسایەتیتی لە پێگەیاندنی کەسایەتیتی باشە ئەمانەیە بزانین پێش هەموو کەسێک کە خەڵکەکان بناسیین یا پێش هەموو شتێکی تر ئەبێ خۆمان بناسیین کە خۆتت ناسی ئەزانی چۆن مامەڵە لەگەڵ دەوروبەرەکەشت ئاسانترە توانن مامەڵت لەگەڵ بکەن جا کێشەکە لەوەشە هەندێک جار کەسەکان کەساتی خودی خۆیان نیشان نادەن چی بکەین کە کەسایەتی بەرامبەرەکەمان بۆ دەربکەوێت یان چۆن بتوانین ئەوەندە سەلس و ئاسامی خەڵک لێمان چێ بکات ئەجاوە تاوکەری ئەو قسە پێش و کە سەرچاوێت کە زۆر گرنگ بووی شادمان پێ نەکرد ئەو ژۆی دوای کە مرۆڤ پێدەگاتن دەگاتە دەوری 15 ساڵ و 6 ساڵ ئەوانە ئەو جارە خۆی دەبتە سەرچاوی پێگەیاندنی خۆی ئیتر لەو کاتە ینی دەتوانین شت وەرگری شت وەرنەگریتە قبولی ئەو بکە قبولی ئەوە نەکات لەوانەیە بە جۆرێک داکۆ لەسەر شێوازێک پەروەردەیکردن دوای لەبۆی بەدەر دەکەی ئەو شێواز بنی هەڵەیە ئەبێ لێرە ئێستا بڕیار خۆی دەئا لەسەر ئەو هەڵەیە بەردەوام بی یان نە ڕێگە دروستەکە بگیت شێواز دروستەکە بگیتن هەروە لە قوتابخانە و لە هەر شوێنەکە شتی وەرگرتەوە بوویتە بەشێک لە پەروەردەکردنی ئەو جاو کاتە ئینسان کە خۆی ناسی باڵێن گەیشتە ئەو ئاستا لە بۆ ناسینی خۆت تەبعاً دیسان ماندیبوونی دەوی تۆزێک چونکە ئەوەش دیسان مرۆڤ خۆشی هەر ناسینی خۆی ئەوە ئاسان نییە وەکو ناسین شتەکان نیە دیسان جا مامۆستا هەندێک جارە بینی لە ڕووداوێکە خۆت ئەناسی ڕووداوێکت بەسەر تۆ نەتەزانی ئەو تەحاملت هەیە ئەو ئارامگریت هەیەیانە ڕووداوێکی ناخۆشت بەسەر دەیان شتێکی خۆشت لە چ کاتێکە ئێمە ئەتوانین بڵین خۆمان ئەتوانین بناسین عادەتەن لە کاتی ڕووداوەکان لە تنگانەکان
باڵێن بەشی ئەو بەشێکە من ئایا بەهێزم متمانم بەخۆیە بە ئارە کەسێکی ئارام گرمیانە ئەو لە کاتی تنگانەکان بەدەردەکەی بە شێوەیەکی گشتی ئینسان لە کاتی ناخۆشی هەندێک سیفەتیش لە کاتی خۆشی بەدەردەکەی بۆ نمونە وەختە کە من سەرکەوتو دەبم لە کارێک ئایا لەو کاتە شێوازی باڵێن ئاهەنگجییانی سەرکردنەکەم چۆنە ئیوا هەیە بە شێوازە ئاهەنگکە دەجێڕی کە لە زەرری خەڵکیکە لە خۆشی خۆیتی بەڵام لە زەرری خەڵکی بەڵێ ئەوە دەبی ئاگادامە ئەو بزانم من ئێستا هەندێک سیفەتی باڵێن لود بەرزی و هەندێک سیفەتی باڵێن سەرفکردنیشتی لە حەد بەدار ئەوەی لەو کاتە خۆشیە ئاگام لە خۆم نامی وا دەکەم حەز ناکەم دەوروبەرەکەم ئێستا خەم دەخوا بێتاقەت دەبی لەو هەڵسوکەوتەی من لەو کاتە ئینسان لە خۆشی و لە ناخۆشی بەدەردەکەێت جاگەر عفوان ئەگەر خۆی بای ئەوەندە هەست بە پرسیاریان باڵێ حساس بوو بەخۆی متابعی خۆی بکالەوە کە من ئەو قسەیان باش بوو ئەو هەڵسکەوتان باش بوو ئەو باشە ئەگەر نا کەسێکی دڵسۆزی هەبی لە دەوروبەری کە فعلا پێی برە دوای فلان دەزانی تازە ئەو قسەت کرد دڵی فلان و فلانی هێشین ئەو هەڵسوکەوتت کرد ئاوا زەرری هەبوو لە بۆ خۆت ئەگەر ئەو کەسە هەبوو ئەو باشتر دەتوانێت زوو خۆی چارەسەر بکات باشە مامۆستا یوسف گەیشتنە ئەو خۆناغی کە باست کرد خۆناغی پێگەیاندن کە خۆت کار لەسەر خۆت دەکەی خۆت کار لەسەر پەروەردەکردن و بیرکردنەوە و هەڵسوکەوتەکانی خۆت دەکەی یعنی زۆر جار مرۆڤ خۆی هەست لە خاڵە لاوازەکانی خۆی دەکات بزانی خاڵە لاوازەکانی چیەوە ڕەنگە هەوڵیشی بۆ بدا هەندێک جار ئاسان نییە کۆنتترۆلکردنی خاڵە لاوازەکانی چ ڕێگا چارەسەرێک هەیە بۆی بتانی بە ئاسانترین بە کورتترین ڕێگا ئەم خاڵە لاوازانە چارەسەر بکرێت یەک هەموو کەسێک ئەگەر هەستی بەرپرسایەتی زۆر بوو تایدا ئەو کاتە حسابی خۆی دەکا کاتێک من هەڵام کرد عادەت ئینسانەکان لە کاتی هەڵە دوو هەڵسوکەوتیان دەبی یان ئاعتراف دەکا دام بە هەڵەکەی خۆی دەنێ ئیتر هەڵام کرد و تەواو خۆم چا دەکەم یان هەیە تۆزێک لوودبەرزی دەیگیری دان پێدانانی لە بە هەرهۆ کارێک بیتن جاگەر ئەو کەسە بەرهەسی بەپرسیاتی تێدا بوو ئەوە یەک دوو باسی حسابیەوە کە ئایا من لەو هەڵسوکەوتم مافی کەسانتیان پێشێل کردیان نا من رازیم کەسی تر مافی من پێشێل کاتیان سنووری من ببەزین نەخێر رازینیم دێکاوتە حەقش بدەم بە خەڵک سنووری خەڵک نەبەزێنم سێ لە هەستکردن بە پرسیارەتی و لەوەی سنووری خەڵک نەبەزێنم سەرنجامی ئەوە چ دەبیتن وەختە من ئەو هەڵسوکەوتم کرد ئەو قسەیم کرد دوای نەتیجەکەی چییە لە بۆ خۆم لە بۆ دەوروبەریشەم ئەگەر نەتیجەکەی پێشوەختە لێک بدەمەوە کە نەتیجەکەی خراپ بوو بۆ سەبەبی ئەوەی کە پەیوەندی من لەگەڵ ئەو کەسە تێک بچین یان کێشەم لە بۆ دروست کاتن ئەبێ ئەو کاتە من پێشوەختە حسابی خۆم بکەم دوێ زانای دەڵێتن خۆزگەم دەخواست ملم بەقەدەر ملی زەرافە درێژ بووە تاوەکو ئەو قسەی کە لێرە لە دڵمە دەهاتە دەرێ لەو ڕێگای تۆزە بیرم لێ بکردبەوە هەتا بزانم باشە ئەو قسە بیکەم یان باش نەبی مامۆستا یوسف مەبەستی لە کەسایەتی ئەوەیە کە با بڵێن کەسێک هەیە ترسنۆکە کەسێک هەیە بوێر نییە کەسێکی توانێت ڕوبە ڕووبوونەوەی نیە ینی ئەوانە خاڵی لاوازە لە مرۆڤەکە ئەمانە چۆن چارەسەر دەکرێت نەک ئەوەی من کێشم بۆ دەوروبەرم هەبێت لە خودی خۆی خۆشی هەستی پێ بکات چکە هەندێک جار پێمان ناخۆشە کەسێ بەرام یە کەسێکی تر پێمان بڵێ خۆمان هەستی پێکەین بەڵێ یەکێکی تر کە پێمانەڵێ هە لە خۆمان لە دڵمان گرانە بەڵام کە خۆمان هەستی پێکەین خۆمان چۆن چارەسەریکەین ئەوە بە زۆری خاڵە لاوازەکە دەوردێت مەسەن ئایا ترسنۆ چییە ئایا بێمتمانەیە ئایا ڕەزیلیە مەسەلەن هەرێک لەوانە شێوازی چارەسەکری جیاوازە بەتەنیان تازەوەکو لە ڕیپۆرتاژەکەش ئیشارەت پێکرا ئەوە باڵین یەک لە میتۆدەکانی ناسینی کەسایەتەکە میتۆدی زۆر جیاوازمان هەیە ئەو MBTI-یەکە شێوازەکە ڤاکمان هەیە ئیتریشمان هەیە هەرێک لەوانە ڕێگە چارت پێپشان دەداتن لە بۆ چارەسەکەی بەشێک لەو لاوازەیە کە لە ئینسانەکاندا هەیە بەڵام بە شێوێکی گشتی هەندێک خەڵ بەتایبەتی لەو چارێک 20 دقەی لەبەردەستمانە هەندێک چارەسەری گشتی دەبێ باز بکەین نەک هەرێک لەم بۆ نمونەگە کەسە کەس بە ترسنۆچی دەکات ئەبێ من جار بزانم سەبەبی ترسەکەی چییە باشە پێش ئەوەی کە سەبەبەکە بزانین قسەیەکی کوردەواری هەیە هەمیشە ئەوەترێ ئەڵە خۆیە گرتە بە شیری تەرکی ناکەی تاپیری کەسایەتی قابلی گۆڕانکاریە وانە کاتە ئەو یەک لە چارەسەرەکانە ئەوەی من پابەند نەبم بە هەموو وتەیەک و قسەی پێشینانێک و شتەکە گوترایە ئەخدێ زۆرە ئەوە ماڵی ئەمە وێران کرد کەواتە ڕێنمایی و خوێندن و وتارەکان و چاکسازیەکان ئەمانە ڕۆڵیان هیچ دەبریان نامینێ کاتە لەبەرەوە مەسەرەن دەڵێ مەسەرەن لە شاری کۆران چای خۆت بگرن دێ ئەخەباخەم خەڵک کۆرە بێ ئەم چای خۆم بگرن یا ئەڵەن دیتر تەبیعەتە ئەبێ لەگەڵی هەڵسوکۆت کە هەنێک فڵان کەس مزاجیە یان لەگەڵ کاتە ئەگۆڕێ ئەڵێ دە تەبیعەتی وایە تۆش هەوڵ بە لە کاتێکە کە ئەو ئەو کەسانە ئەو قسە دەکەن کە نیازی خۆگۆڕینیان نییە
ئەو کەسە ناوی خۆی بگۆڕی جا بەهانە دێنێتەوە کاکەیتر ئەوە بە من بە منداڵی ئەوە هاتووم تازە بەو تەمانە خۆم پێ ناگۆڕێ ئەوسە دەشڵم بۆ چوونە سەرە یعنی کە بەرامبەرەکە ڕێی پێدەدا لۆی دەستە سەرێک کابرا ئەوە ئەڵێ بۆیە لێ بابیکە بۆیە لێ بەڵام دیسان دەگەرمە سەر و خاڵی هەستکردنی بە بەرپرسیارەتی وای لێ دەکە ئەگە ئەو شعوری تێدا زەندی بکرێتەوە کە بنە فێر لە خۆت مەکە چ بە منداڵی وابوو من ئێستاش گەورە بوو ئەی بۆ لە شتی تر وا ناکەی بۆ لە شتی تر پێشتر وان نەدەکەی ئێستا گۆڕانکاریت کردو خۆشت چکە ویستت لەسەری بووە جاوە ئەو حەز و ڕەغبەتەی ئینسان کە لەلایەوە گرنگی پەروەردە بکرێ ئەوەی کە تۆ دەتوانی گۆڕانکاری لە ژیان بکەی بە دلیلی ئەوەی تۆ ئەگەر ڕابردوی خۆت تەمەشا بکەی گۆڕانکاری زۆرت کردیە ئەگەوە بە نەدەبات تۆ بگۆڕابێ بەڵام کە گۆڕانکاری کردێک کەواتە لە توانەتدایە و پێشت دەکرێت ئەوەی کە خۆیەک بە شیری گرتوتە بە پیری شتیوا لە گۆڕێن باشە مامۆستا دوو کەسایەتی هەیە دوو کەسایەتی هەموو شتیان لەگەڵ یەکتری جیاوازە شێوازی بیرکردنەوەیان هەڵسو کەوتیان دەکرێت هاوڕێ بن یان دەکرێت هاوسەرگیری بکەن زۆر جاش سەیرە ئەو شتاڵن چۆن ئەم دوانە بە یەکەوە گونجاون ئەوە وەک کوردیەکەی منزڵ و سەرقەپاغەکە نینە خۆی ئەمە جارە ئەسڵەن نابیت چاوەڕە بکەین بەرامبەرەکەمەوەکو ئێمە بن ئەوە یەک لە هەڵەکانە مەس بەتابەت ئەگەر باسی هاوسەران بکەین یعنی ئەو دوو هاوسەری پیاوەکە حەز دەکە ئافرەتەکە وەکو ئەو بیرکاتەوە یان وەکو ئەو بی یان پێچەوانەوە ئەوە گەورتی هەڵەیە چونکە ئەو کەساتێکی جیاوازە ئەو لە ژینگەیەکی جیاواز هاتیە دەبێت بن بێم چی بکەم خاڵە هاوبەشەکانمان لێک نزیک بکەینەوە بۆ 16 بە وەکو یەک بین بەڵام با تایبەتمەندی من و تایبەتمەندی بەرامبەرەکەشم ببینێتەوە بە هاوسەرەکەشم 120 تۆزە تایبەتمەندی خۆی ببینێ ئەخە ناکە ببینێ یەک کەسی بە تەواوی چکە خۆی گەورەمە بەجات دروست کردیا کەواتارێکم پەنجەمۆرمان جیاوازە ناکە پەنجەمۆرەکانشمان وەکوێکی لێ بکەین حکوومەت چ ڕازی نابێتە لە پاسەپۆرتەوە ئەوانە جا لەبەرەوە ناوی بە زۆر ناوەڵە چکە بینیتمان پیاوی وای دەرن ئەمن چم دەوێت دەبی ئەمە کوبی دەکەمەوە خێزانەکەشم ئاوابی یان ئافرەتەکە بە هەمان شێوەدا دەی کاکە غەڵەتە بەجارێت تۆ یەکتر بناسی یەکتر ناسیەکەش چۆنە من بڵێم ئەو ئافرەتە ئینسانێکی جیاوازە لە من لە ژینگەی جیاوازاتە با بین خاڵە هاوبەشەکان اتفاق دەکەین بەتابەتی لە فترەی با بڵێن دەستگیران وشتیوانە فرسەتە کە ئینسان هەوڵدا خاڵ هاوبەشەکان دیاری بکەن و تاکید لەسەر بکەنەوە دواتر ئەوەی جیاواز دەبێت کاکە من لە هەندێکشتی تۆ احتیاجی هەرچۆنی بتەحملی دەکەم قبوڵەمە لەبەرەوە ئاسایی تۆ جیاواز بێ ئەچۆن هەندێکشتی من قبوڵکە ژیان شەڕە بەڕێوە دەچێتن بەوەی نەگوەک هەموو شتمان وەکو یەک بێت جا لێرە شتێکەیە ئەوەی کە ئشارەتەکەم پێکرد یەک لە سیستەمەکانی ناسینی کەسایەتەکان ئەوەی پێدەوترێت VAC Visual Auditory and Kinesthetic System ئەویش ئەوەی پێی چەند دراسەکتەمان ریچارد باندلەر و کەسانی تر کردیان ئەمریکا هاتن گوتیان مرۆڤەکان بە سێ ڕێگا پێدەوە نیظامی تەمثیلی بە سێ ڕێگا زانیاریەکان خەزم دەکەن و کەسایەتیان لەسەر ئەساسە بەرمەجە دەکەن ئەوش ئەوەیە هەیە کەسێکی بەسەر ینی ببینین زانیاریەکان زیاتر وەردەگری و ببینینیش بە وێنە و شت خەزنی دەکا لەسەر ئەساسی ئەوش هەڵسو کەوتەکانی دەکرێتن کەسێک کەمان بە بیسترە باشە حەزی زیاتر لە بیستنیشتە لە ڕێگەی بیستن زانیاریەکان وەردەگرێت و کەسایەت لەسەر ئەساسە دروست دەکە کەسی سێمە کەسێکی هەست و شعورە بە هەست و شعور ناسکە بە هەست و شعور تەعامل دەکات جا ئەوانە هەر سێکیان سێ کەسایەتی زۆر جیاوازە ئەوانە کە هاوسەرن ئەگەر نەزانین مەسەرەن خێزانەکەی با بڵێن ئەرکامیانە ئەوە بەسەری ئەوەی بینینەکەی یان بیستنەکە یان هەست شعورەکەیە جارێوە کەڕێک دەک بە تایبەتی ئەگەر یەکەچیان بەسەری بیتن ببینین شت زیاتر وەگە ئەویتیان هەست و شعور بیتن زۆر لێک دوورن زار لە زۆر شت لێک حاڵی نابن هەڵبەتە ئەوەی ببینینە کەسایەتی وایە تۆزە بە پەلێ لە قسەکردن لۆ چکە بینین وێنە لە بوو مێشک خێرا دێتن بیرکردنەوە بە ئاسانترە ببینین لەبەرەوە هەناسەشی خێرا وەختە قسە دەکات تۆزە بە خێرا قسە دەکاتن عکسەکەی ئەوەی کە هەست و شعورە تەرکیز هەست و شعور دەکا هەناسەی تۆزەک لەسرە خۆیە لەسرە خۆبی دەکاتەوە قسەکردنیشی لەسرە خۆیە جاوەێ دێ ئەگەر پیاوەکە بینین بی و ئافرەتەکەش هەست بیتن ئافرەکە دێ دو قسە پیا ماڵ خراپ دەزوێت تۆزە قسەکە تەواوکە دەمەکە خەریکەم هەر قسە تەواو نەکرد یان بە پێچاونەوە جاگەرمە هاتین دەمەوە با بڵێن شێوازی تێستی خۆی هەیە تاوەکو زیاتر بزانێت ئەو کەسە کامیانە نزیکەی 200 پرسیار هەیە دەبی ئەو کەسە جوابی داتۆ بەدەردەگە ئەوش 100% نییە هەڵبەتە بەس بە کورتی ئەگەر پرسیارێک بکەم دەربارەی جینات یاخود بۆ ماوەی کاریگەری هەیە لەسەر کەسایەتیەکان
طبعا با بڵێن مەدرسە و قوتابخانەی جیاواز هەیە لەسەرەوە هەیە دەڵێ بڵێ هەیە دەرە نەخێر من ئەوەی کە من حاڵی بووم ئەوەندەی کە خەریک بووم و دراسە شتم کرد بێ جینات بەو معنایە کاریگەری هەیە بەوەی کە هەموو منداڵەکان لە داک و بابیانەوە لە ڕێگەی کرۆمۆسۆمەکان تەمان ئەو کەسایەتیە وەکو هەڵس و کەوت سلوک مستحیلە بگوازرێتەوە شەفینیا ئەوەشتی کەسبیە یعنی شتێک کە تو خۆت قەنەعەتت پێ دێتن وەری دەگری و خۆتی لەسەر ڕادێنی فێری دەکەی وەکو لایەنە فیزیکەکە دەگوازێتەوە بەڵام لایەنە فیزیکیە ئەویش ئەوە ینی هەموو سیفەتەکان بە باش و خراپ یعنی بڵێ ئازایەتی ترسنۆچی ڕەزیلی سەخاوەتی مەسەرەن هەموو ئەوانە لە ناخی ئینساندا هەیە وەکو تۆی هەر دارێک هەیە بەڵام پێویستی بە ئاودێری و چاودێریە ئەوجا کامیان تۆ ئاودێری و چاودێری کامیان دەکەی کابرا مەسەلا هە لە ماڵەوە داکو باوکە تۆزە بە ڕەزیلی دێنی ئەو منداڵش دە فێر ئەوە دەوازای ڕەزیلی باشە تا گەورە دەبێت دەبتە ڕەزیل مەگەر کە گەورە بوو خۆی بیر کاتۆن ئەخدەی ئێستا قەنەعەتی لە بۆ دروست بوو کە ئەوە ڕەزیلە باش نییە اینجا بێ ئیش لەسەر خۆی بکە خۆی ئیشی لەسەر خۆی تۆزە ماندی بوونی دێتەوەن کەواتە ئەم قسە کوردیە تریشە بێ بخەینە ئەو لاوەکە سێ بەشی مناڵ لە خاڵیە چێجارێ منداڵە شتێکەکە ئەڵێ تەبیعەتەکەی قسەکردنەکەی هەڵسوکەوتەکەی ڕێگەڵی خاڵەتی ئەمەش با بچێتەوە لە کاتە کەسایەتەکان ئاتوانین بڵێن یاخود ناسینی کەسایەتنیەکان زانستێکی زۆر قۆڵە زۆر ڕێکۆڵینەوەی لەسەر ئەکرێت بە یەک پرۆگرام و دوو پرۆگرامیش ڕەنگە هەر کۆتایی نەیەت و هەر نەشتوانین بەشێکی بچووکیشی هەرێک لەو میتۆدانە کە باسمان دنیایەکی خۆی هەیە لە ڕپۆرتاژەکە ئەوەی کەم باس هەرێک لەوانە وەکو خۆلیانی بە 15 ساعت تا 20 ساعت یاڵا دەکرێت بۆ ئێمە زۆر سپاسی جەناب دەکەین ئەم بەیانەیە لەگەڵمان بووین هەر هیچ نەبێت دڵۆپەیەک لەو دەریایەمان خسبێتە بەرچاو بۆ بینەران و بیسەرانمان هەر هیچ نەبێت کەمێک کەسایەتەکان لە لای خۆیان ڕوون ببێتەوە بشزانن چەندێک کاریگەریە خانە سەر کەسایەتی بەرامبەر و کاریگەری کەسێتی بەرامبەر لەسەر ئەوانش چۆنە ئێمە سپاسی یوسف ئەحمەد کوردی ڕاوێژکاری ڕاهێنەری کارگەڕی پەرپێدانی توانەکان دەکەین ئەم بەیانەیە لەگەڵمان سپاس دەکەین.